ئێمە بڕیارماندا لە 15 ئەم مانگەوە تاکو سەری مانگ 15 ڕۆژ بە موقت ینی بە کاتی بیتاقە ڕاگرین کۆبۆن ڕاگرین بەڵکو هەروە بەبێ کۆبۆن خەڵکی بنزین وەرگێت چل لتر تر بۆی بزانین ئایام فترەیە تا چەند نەجاحە دەهێنێ تا چەند ئیزدیحام دروستە بێ یاخود خەڵکی هاوڵاتی تا چەندێک مرتاحە لە وەزعە تر دوایی سەری مانکە و 15 ڕۆژەتەوا بێ دیارە بڕیاری تازەترمان ئەبێ لە وەزعە کەرکووک شارێکی تایبەتە ئێمە شارێکین ناوەڕاستین لە بینی ئەقلیمی کوردستان و لە بینی محافظە جنوبیەکان بەغا و جنوبیەکانە دیارە فەرقی سعرێکەیە لە کەرکووک لە بین ئێمە و ئەقلیم جا لەبەر ئەوە بنزینەکە دەرەچێت ئەوەی لە جنوبەوە دێت لە کەرکووک بنزینە بە ئەوەی لە کوردستانەوە دێ ئەی بە بەشی خەڵکی کەرکووک ناکەگەر بیتاقە نەبێ ئێستاەوە بۆ تەجروبە کردومانە بەبێ بیتاقە ئایا بزانین خەڵکی کەرکووک تا چنێک ئێسفادە لەو بێ بیتاقەیە ئاکەن جا لەبەرەوە کەرکووک تایبەتمەندیەکی خۆی هەیە بۆ وەزعە